یانەی کۆیە لە تۆمارکردنی سەرکەوتنەکانی بەردەوام و ئەم جاریان لە سۆران و سێ خاڵی دیکەی دەستەبەر کرد. هەر لە هەفتەی دووەمی خولی پلەیکیانەکانی کوردستان یانەی سۆران لە نێو یاریگاواندەرانی میوانداری لە یانەی کۆیە کرد. یاریزانانی کۆی لە یاریەکەدا ئاسێکی بەرزیان پێشکەش کرد و توانیان بەنجامی 2 گۆڵی بێ بەرامبەر لە سۆران بنە و دووەم سەرکەوتن تۆمار بکەن. گۆڵەکانی کۆیە لە خوڵێکی 46 لە ڕێگەی یاریزان کێوان قادر و گۆڵی دومیش لە خوڵێکی 8 لە ڕێگەی یاریزان سەنگەر جەبار تۆمار کرد. بەو سەرکەوتنەش کۆیە خاڵەکانی بوونە 6 خاڵ و سۆرانیش دووەم یاریە تووشی دۆڕان دەبێتەوە. سەرەتا سوپاس خوای دەکەین ئەوڕۆ کەشتوانیمان سەرکەوتوو بین. یاری دووەممان بوو لە خولی پلەیەکەکانی کوردستان. ئێمە دەمازانی ئەو یاریە قورسە لەبەرەوەی سۆران یەکەم یاری لە دەرەوەی یاریگای خۆی تووشی شکست ببوو. دەمازانی بۆ ئێمە تۆزێک زەحمەت دەبی هەرچەندە کەش و هەواش 1-2 ڕۆژ یاریەکان دواخرا ئەوە بۆ مەچێشە بوو، بەڵام ئێمە ئەلحەمدولیلا لە سەرەتای یاری تا کۆتایی یاری کۆنتترۆلی یاریگامان کردبوو. هەم لە هەموو ڕۆک ئێمە لەوان باشتر بووین، شایستەی گۆڵی زیاتر بووین، دەرفەتی زیاتریشمان لە دەستدا. سۆرانیش تیپەچی باشن، بەڵام دیار بوو تاخیر ئامادەکاریان کردبوو. ئینشەڵا لە یاریەکانی داهاتوو سەرکەوتوو دەبن و لە دووەم یاری لە یاریگای خۆی تووشی شکست دەبین. ڕاستی ڕووداوێکی زۆر ناخۆشە لە دوو یاری لەسەر یەک تووشی شکست ببی. لە حقیقت لە دنیای تۆپی بێ ئەو شتانە ڕوو ئەدەن بەڕاستی، ینی ئێمەش پێمان نەخۆشە، دەزانین ینی جەماوەری سۆران گلەیمان لێ دەکا، ینی بەڵام ئێمەش پێمان خۆش نییە بدۆڕینین، بەڵام کە تیپێک دێت یاریت لەگەڵ لە تو باشتر بێت، لە تۆ باشتر دەربکەوێ شانی ئەوە ینی بباتەوە. ئەمەش فرسەمان هەبوو، ینی فرسەی گۆڵیشمان هەبوو، فرسەی حەقیقیمان هەبوو و نەمانتوانی گۆڵ تۆمار بکەین. ئەوان فرسەیان هەبوو، فرسەکانیان گۆڵ کردو و پیرۆزبایان لێ دەکەم، یانی کۆشیانەیەکی باشە، بەڵام بەڵێنی ئەدەین ئینشاءالله ئێمە وەکو ستاف وەکو یاریزانان و لە داهاتوو باشتر بین و ئەوەی دەتوانای ئێمە داهابی ئینشاءالله گۆڕانکاری باشەکەین. یعنی دەمەوێت سەبر لەسەر تیپەکەی خۆتان هەبی. دەزانم یعنی شایانی ئەوەنی ئێوەش شایانی ئەوە نینە کە ئەو نەتیجە خراپانە لەسەرتا، بەڵام ئینشاءالله بەڵێنی ئەدەین باش بین لە داهاتوو نەتیجەی باشیش تۆمارەکەین ئینشاءالله.